لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو لایەنانەی خۆیان بە براوەی هەڵبژاردن دەزانی لە پێناو پۆست و بەرژەوەندی حیزبی کەوتنە تێکدانی ناوماڵی کورد و شیعە و باگرتنەبەری سیاسەتی پەراوێزخستنی هێز و لایەنەکانی تر دەیانویست حکوومەتی زۆرینە پێک بهێن و کۆتایی بە تەوافقی نێوان لایەنەکان و پێکاتەکان بهێنن کە لە ساڵی 2023ەوە پرۆسەی سیاسی لەسەر بنیادرابوو. بەڵام هەرزوو واقعی پرۆسەی سیاسی تێیگەیاندن سیاسەتی پەراوێزخستن وا بە ئاسانی ناچێتە سەر. لایەنێکی وەک پارتی دیموکراتی کوردستان دوور لە یەکریزی ناوخۆیی و تەوافقی عێراقی هەموو توانایەکی خۆی خستەگەڕ بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆمار و دەیویست بە هەر نرخێک بووە پۆستەکە لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربهێنێت. بەڵام با دوورخستنەوەی کاندیدە بەهێزەکەیان لەلایەن دادگای فدرالی بە تۆمەتی گەندەڵی و دواتری شکستهێنانی لە کۆکردنەوەی دەنجی دوو لە سەرسەی ئەنجومەنی نوێنەران بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار بوونە مای چەقبەستووی پرۆسەی سیاسی. لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی خاوەن ئەزموون و بەرپرسیار سەرڕای هەوڵەکانی بۆ یەکخستنی ناوماڵی کورد و چوونی کورد بە یەکگرتووی بۆ بەغداد بۆ داکۆچیکردن لە مافە دەستووریەکانی هەرێمی کوردستان سیاسەتی تەوافق و یەکریزی ناوماڵی پێکاتەکانی تری لەسەر حسابی سەنگەربەندی و پەراوێزخستن هەڵبژارد و تا ئێستاش هەوڵەکانی بۆ چارەسەرکردنی کێشەکان بە زمانی دیالۆگ و پێکێنانی حکوومەتێکی خزمەتگوزار لەسەر بنەمای دەستور و سازانی لایەنەکان بەردەوامە. هەر ئەوەش وای کردووە بەردەوام پێگەی یەکێتی لە بەهێزی دابێت و وەک هێزێکی خاوەن سەنگ لە عێراقدا حسابی بۆ بکرێت و لایەنە عێراقیەکان گوێ لە سەرکردەکانی بگرن. ئێستا لە هەموو کاتێک زیاتر لایەنە سیاسیەکانی عێراق هەڵوێستی یەکێتیان بەلاوە گرنگە و دەزانن هەڵوێستەکانی یەکێتی لە پێناو بەرژەوەندەکانی گەلانی عێراق و هێزێک نییە تەنها بۆ پۆست و دەستکەوتی حیزبی لە بەغداد بێت بەڵکو لە پاڵ داکۆچی لە ماف و داخوازەکانی گەلانی عێراق داکۆچیکارێکی سەرسەختی مافە دەستوریەکانی گەلی کوردستانیشە. چاودێرانی سیاسیش دەڵێن پەلەپەلی هەندێک لایەنی سیاسی بۆ بەشداریکردن لە کێکی دەسەڵات و حساب نەکردن بۆ هاوکێشەی هەرێمی و ناوچەیەکان تەنها زیادکردنی نەهامەتەکانی لێ دەکەوێتەوە و پێویستە ئەو لایەنانە باش لەوە تێبگەن عینادی و تاگڕەوی سەرناگرێت و دەبێت تێبگەن بەغداد هەولێر نییە.